مرۆڤە ڕووەکخۆرەکان کێن؟ کام وڵات زۆرترین ڕووەکخۆری تێدا دەژی؟ بەکێ دەڵێن ڕووەکخۆرەکان؟ ڕووەکخۆرەکان ئەوانن کە بەدورن لە خواردنی گۆشت بە هەموو جۆرەکانیەوە. ئەم مرۆڤانە جگەلەوەی هیچ گۆشتێک ناخۆن، خۆیان بەدوور دەگرن لە خواردنی بەرهەمە ئاژەڵیەکان و هەتا ڕادێک ئەو جل و بەرگانش لەبەر ناکەن کە لە پێستی ئاژەڵان دروست دەکرێت. بەپێی دوایین راپۆرتە تەندروستیە جیهانیەکان، ژمارەی مرۆڤە ڕووەکیەکانی سەرزەوی بە 1.5 ملیۆن کەس هەمڵێنراون، واتە لە 122 دانیشتوانی سەرزەوی ڕووەکین. هیندستان زۆرترین ژمارەی ڕووەکخۆرانی جیهان پێک دەهێنن و بەرازیل و ئیسرائیلیش دوای هیندستان زۆرترین ڕێژەی ڕووەکخۆریان تێدایە. هەندێک لە ڕووەکخۆرەکان هۆکاری دوورکەوتنەوە لە گۆشت و بەرهەمە ئاژەڵیەکان دەگێڕنەوە بۆ لایەنی ئاینی و هەندێکی تریشیان بە دوای تەندروستێکی باشترەوەن و دەیانەوێت تەمەنێکی زیاتر بژین. ڕووەکخۆرەکان پۆلێن کراون بۆ چەند جۆرێک. هەندێکیان تەنها خواردنی ڕووەکی دەخۆن و خۆیان بەدوور دەگرن لە خواردنی هەموو جۆرە ئاژەڵێک و بەرهەمەکانیشیان. تەنانەت ئەو کاڵایانەش بەکار ناهێنن کە سەرچاوەی دروستکردنی ئاژەڵی تێدا بەکار هاتووە. بەشێکی تریشیان تەنها گۆشت ناخۆن، بۆیە توێژینەوەکان ئەم جۆرە لە ڕووەکخۆرەکان بە باشترینیان دادەنێن، چونکە ئەم جۆرە خواردنە زۆرترین سوود بە بەکارهێنەرانی دەگەێنێت و کەمترین کات تووشی جۆرەکانی نەخۆشی دەبن بەهۆی خواردنی گۆشتەوە. کۆتا جۆر ئەوانن ڕێگە بە خۆیان دەدەن جارجار بڕێکی کەم لە گۆشت و ماسی بخۆن لە پاڵ بەرهەمە ڕووەکیەکان. سوودەکانی خواردنی ڕووەک بێکۆتایە و هەڵبژارنێکی نایابیشە بۆ ئەوەی جەستا هەمیشە بە تەندروستی بمێنێتەوە، چونکە پزیشکان دەڵێن هۆکاری زۆرترین نەخۆشیە باوەکان تەنها خواردنی گۆشت و بەرهەمە ئاژەڵیەکانە.